دەوروبەری کاتژمێر 12 ڕووداوێکی تەقەکردن لە گوندی گرێزە ڕوویداوە کە تێیدا 6 ئەندامی خێزانێک گیانیان لەدەستداوە. بەپێی وتەی سەرچاوەیەکی ئەمنی کە بە 1964 ڕاگەیاندووە کاتێک کە چوونەتە شوێنی ڕووداوەکە 6 کەس لە ناو ماڵێکدا گیانیان لەدەستداوە کە تەقەیان لێکراوە. بەپێی کە باس دەکرێت کوڕی ئەو ماڵە کە لە دەروی وڵات چەند ڕۆژێ لەمەوبەر بەرگەڕاوەتەوە چەشێکی لە ملدا بووە پێدەچێت کە ئەو کەسە ئەندامانی خێزانەکەی کوشتە بێ و پاشان کۆتایی بە ژیانی خۆی هێنابێت. ئەمەی دەیبینن ئەمە وێنەکانی بەردەم پزیشکی دادیە کە لە ئێستادا خانەوادەی ئەو 6 کەسە تەرمەکانیان وەردەگرنەوە و دەیان بنەوە بۆ گوندی گرێزە و پاشان بە خاچیان دەستپێرن. ڕووداوەکە بەم شێوەیە بووە کە لە ڕووداوی تاقیکردندا 6 ئەندامی یەک خێزان کە لە هەریەکە لە باوکی منداڵەکان لەگەڵ دایشیان 2 کچ 2 کوڕ 6 تەرم لە ماڵەکەدا بووە کە گومانی ئەوە دەکرێت کە کوڕی ماڵەکە کە چەند ڕۆژێکە لە دەروی وڵات گەڕاوەتەوە ئەو کاری ئەنجام دابێت و پاشان کۆتایی بە ژیانی خۆی هێناوێت. بەڵام تا ئێستا لێکۆڵینەوەکان نەگەیشتونەتە ئەنجامێک لەبەر ئەوەی ڕووداوەکە نوێیە و خانەوادەی ئەو کەسانش ئێستا لە بەردەمی پزیشکی دادین لە شاری سلێمانی چاوەڕوانی وەرگرتنەوەی تەرمی ئەو 6 کەسە دەکەن و وەکو باس دەکرێت کە ئەو کەسە کوڕەکەیان کە لە دەروی وڵات گەڕاوەتەوە هاتۆتەوە بۆ لای باوشی کە چەند ڕۆژێک لەمەوبەر نەشتەرگەری کردنەوەی سنجی بۆ کراوە کە نەشتەرگەری دڵی بۆ ئەنجام گێدراوە لەبەر ئەوە گەڕاوەتەوە. پاشان دەوروبەری کاتژمێر 12 ئەم شەو ڕووداوەکە ڕوویداوە لە گوندی گرێزە و لە ئێستادا خانەوادەی ئەو کەسانی کە گیانیان لەدەستداوە لە بەردەم پزیشکی دادین سلێمانین و چاوەڕوانی وەرگرتنەوەی تەرمی ئەو کەسانن کە لە ڕێگەی ئەمبوڵانسەوە دەگوێزرێنەوە بۆ گوندی گرێزە و تاوەکو لەوێ بە خاک بسپێدرێن. ئەوەی کە هەبوو لە نزیشی پزیشکی دادی خانەوادەکەی و هێزە ئەمنیەکان ڕێگەیان نەدا کە وێنە بژیرێت لەبەرەوەی کە دۆخەکە هەستیار بوو. ئەمەی کە هەیە 6 ئەندامی یەک خێزان لە ماڵەکەی خۆیاندا گیانیان لەدەستداوە و گومان دەکرێت کە ئەو کوڕیان کە لە دەروی وڵات گەڕاوەتەوە ئەو کەسە کارەکەی ئەنجام دابێت و پاشان کۆتایی بە ژیانی خۆشی هێنابێت و باوشیان کە سەرۆکی خێزانەکەیە نەشتەرگەری فەتح سەدری بۆ کراوە کوڕەکەشیان بۆ هۆکارە گەڕاوەتەوە کە تا ئێستا لایەنی پەیوەندیدار هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر ئەم بابەتە بە ئەنجام نەگەیاندووە. ئەمە دیمەنەکانی بەردەم پزیشکی دادی سلێمانیە کە خانەوادەی ئەو 6 کەسێک کە گیان لەدەستداوە چاوەڕوانی وەرگرتنەوەی تەرمەکانیانن تاوەکو بیانگەڕێنەوە بۆ گوندی گرێزە و تاوەکو بە خاک بسپێردرێن. ئەمە وێنەکانی ئێستایە ئەگەر هاوکارم زیاتر بچێتە پێشەوە بۆی کە وێنەکان بگوێزێتەوە. ئەم ڕووداوەکانی کوشتن لە ماوەی ڕابردوودا زیادی کردووە کە لە هەفتەی ڕابردووشدا لە شاری هەولێر پزیشکێک تەقەی لە ماڵە خەزوورانی کرد و چەند کەسێکیش بەو هۆیەوە گیانی لەدەستدا و پاشان پزیشکی دەستگیر کرا و ئەم ڕووداوەش کە دەوروبەری کاتژمێر 12 ڕوویداوە کە 6 کەس گیانیان لەدەستداوە لەم ڕووداوەدا. ئەمە وێنەکانی ئێستایە. بەڵێ ئەمە دیمەنەکانە لە بەردەمی پزیشکی دادی کە لە ئێستادا تەرمەکانیان وەرگرتوێتەوە بۆی کە ڕەوانەیان بکەن و بیان بنەوە بۆ گوندی گرێزە و لە ئێستادا تەرمەکان بەڕێ دەکرێت. وەکوی کە باس دەکرێت کە لە شات حاڵەکان و ئەوانی کە کەسوکاریان کە لێرە بوون باسییان لەوە دەکرێت کە باوکەکە بە برینداری گەێندراوەتە نەخۆشخانەی شۆڕش بەڵام پێشەوەی بگاتە نەخۆشخانەی شۆڕش لەوێ گیانی لەدەستداوە. ئەمە ڕووداوەکانی ئەمە لە ئەنجامی ئەو ڕووداوە بووە کە
ڕوویداوە کە لێرە گوندی گرێزە کە لێسەدا تەرمەکان بەڕێ دەکرێت بۆ گوندی گرێزە ئەو 6 کەسەی کە گیانیان لەدەستداوە کە لە ماڵێکدا لە ئەوەیە کەسوکارەکەی لێسادا خۆیان دەڕۆن بەرەو ئەوەی کە بگەڕێنەوە بۆ گوندی گرێزەی تاوەکو تەرمەکان بگەڕێنەوە بۆ پاشان بە خاچیان بسپێرن و ئەمە دیمەنەکانە لێسادا ساتی بەڕێکردنی ئەو تەرمانەیە کە کاژمێر دەوروبەری کاژمێر 12ی ئەم شەو لە ماڵێکدا 6 تەرم دۆزرانەوە کە گومانی ئەوە دەکرێت کە کوڕەکەیان کە لە دەروی وڵات گەڕاوەتەوە ئەم کاری ئەنجام دابێت و کەسوکارەکەی ئامادە نەبوون لەسەر ئەم بابەتە پێشسێ بکەنەوەی کە ئەیبینن دیمەنەکانی ئێستا و ساتی ڕەوانەکردنی ئەو تەرمانەیە بۆ گوندەکەی خۆیان. ساتی بەڕێکردنی تەرمەکانە کە بۆ گوندی گرێزە کە دەوروبەری کاژمێر 12ی ئەم شەو ئەم ڕووداوە ڕووی داوەک لە گوندی گرێزە کە بۆ ئەوەی کە 6 تەرم لە ماڵێکدا دۆزراوەتەوە کە هەرێکە لە باوک و دایک و دوو کچ و دوو کوڕ دۆزراونەتەوە گومانی ئەوە دەکرێت کە ئەو کوڕیان کە لە دەروی وڵات گەڕاوەتەوە بۆ لای باوکی کە 4 ڕۆژ لەمەوبەر نەشتەرگەری کردنەوەی سنجی بۆ کراوە هاتۆتەوە بۆ لایەن بەڵام پێدەچێت و گومانی ئەوەش دەکرێت کە ئەو کەسە کۆتایی بە ژیانی خانەوادەکەی هێنابێت و پاشان کۆتایی بە ژیانی خۆی هێنابێت. ئەمەی کە بینن لێسادا ساتی بەڕێکردنی تەرمەکانە بۆ گوندی گرێزە لێسادا خانەوادەکەی سەرجەمیان لەگەڵ تەرمەکاندا دەگەڕێنەوە بۆ گوندی گرێزە.